السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. أعوذ بالله من الشيطان الرجيم. شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه كبر على المشركين ما تدعوهم إليه الله يجتبي إليه من يشاء ويهدي إليه من ينيب. برا خوشكانی بەڕێز لەخوای خاوەن بەزەیی و کەڕەم و بەخششی بێسنوور دەپاڕێمەوە ئەم کۆبوونەوە ئەم کۆڕەی ئێمە ئەو ئامانجانەی کە بۆی سازکراون بە باشترین شێوە بیان هێنێتە دی بە تەوفیقی خوا. بەڕێزان، ئێمە کە ئێستا پێکەوە دانیشتووین وەکو بەشێک لەو مشور خۆرانەی کە لە هەرێمی کوردستاندان لە خوشکان و برایان کە مشور دەخۆین لە کۆمەڵگاکەمان بەڵام بەڕێی خوا و پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم. ئێمە ئێستا فەرمانی خوا جێبەجێ دەکەین کە دەفەرمێت والذين استجابوا لربهم وأقاموا الصلاة وأمرهم شورى بينهم ومما رزقناهم ينفقون. ئێستا ئێمە خەریکی ئەوەین کە ئەمە جێبەجێکەین وأمرهم شورى بينهم. وشەی ئەمر لە قورئاندا زیاتر بە معنای کاری سیاسی و کاری سەربازی و کاری کۆمەڵایەتی و بە معنای ئەرکی گشتی و کاری گشتی هاتووە. بەڕێزان، ئامانج لەم دیدار و کۆبوونەوەی ئێمە بێگومان ئەوەیە کە هەوڵ دەین بە هەموو لایەک کاری خۆمان باشتر ڕێکخەین، توانا و وزەکانمان یەک خەین و کارێک بکەین کە خەڵک و جەماوەرە موسڵمانەکەمان لە هەرێمی کوردستان و دەرەوەی سنووری هەرێمی کوردستانیش پێمان ئومێدەوارتر و دڵخۆشتر بێت. ئێمە دەمانەوێت کە لە هەموو بوارەکانی فیکر و ڕاگەیاندن و پەروەردە و بانگەواز و پاشان هەڵوێستی سیاسی بتوانین کە یەکدەنگ و یەک ڕەنگ و یەکسەنگ بین. بێگومان وەکو برای گەورە بەڕێزمان پرۆفیسۆر عەلی قەرەداغی گوتی و ئاەتەکان زۆر بە ڕوونی ئەوە دەگەیەنن کە ئەهلی ئیسلام لەسەریان فەرزە وەکو چۆن دەبێت تەنیا خواپەرست بن لەسەریشان فەرزە کە دەبێت یەکدەنگ و یەک ڕەنگ و یەکسەنگ بن. ئێمە هەم ئەهلی تەوحیدین هەم ئەهلی وەحدەتین. ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. تەنیا تۆ دەپەرستین، پشت بەس بە تۆ دەبەستین. هەم تەوحیدی تێدایە، خوا بە یەکگرتن، و هەم وەحدەت و یەکریزی تێدایە. و بێگومان ئێمە کە دەمانەوێت وزە و توانای ئیسلامیەکان یەک خەین، مەبەستمانەوەی کە پێش هەموو شتێک خوا لە خۆمان ڕازیکەین، ئەرکێکی شەرعی جێبەجێ دەکەین و یەکبوون و یەکریزبوونمان بەشێکە لە دینداریمان، بەڵام هاوکات و هاوزەمان لەگەڵ ئەوەش دەشمانەوێ کە خەڵک و کۆمەڵگای خۆمان بەختەوەرکەی. هەموو پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ هاتوون بۆ ڕاستەڕێکردنی خەڵک، بۆ بەختەوەرکردنی خەڵک، هەم لە دنیادا هەم لە دوا ڕۆژدا. یعنی هەندێک کەس وا تەسەوەر دەکات کە کار و پرۆژە ئیسلامیەکان تەنیا پەیوەندی بەلایەنی ئیمانی و ڕوحی و قیامەتیەوە هەیە. ئەگەر تەماشای سیرە و ژیانی پێغەمبەران کەین عەلەیهیم السەڵات وەسەلام، وەکو چۆن قسەیان کردووە لە باری معنەویدا تەنیا خوا بپەرسترێ، تەنیا بەندایەتی بۆ خوا بکرێ، دوورە پەرهێزی بکرێت لە شیرک، لە نیفاق، لە کوفر، و خۆ بڕازێنرێتەوە بە هەموو ڕەوشتێکی بەرز و جوان، خۆ بژار بکرێت لە هەموو سیفەتێکی خراپ. هاوکات لەگەڵەوەش پێغەمبەران زۆر بە جەخەتکردنەوە باسی چاکردنی ژیان و گوزەرانی خەڵکیان کردووە، باسی ڕاستکردنەوەی باری لاری سیاسیان کردووە، باسی بەختەوەرکردنی خەڵکیان کردووە، باسی سەرپاندنی دادگەریان کردووە و باسی لابردنی زۆڵ مستەمیان کردووە، زۆڵ مستەمی ئابووری، سیاسی، کۆمەڵایەتی، نەتەوەیی هەتا دوایی. و بێگومان
ئێمە ئەم کۆبنەوەش لە ئانوساتێکدا دەکەین کە پرسی نەتەوەی کوردیش هەم لەم باشووری کوردستان هەرێمی کوردستان و دەرەوەی سنووری هەرێمیش و هەم لە بەشەکانی دیکەی کوردستان لە باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاواش پرسی نەتەوەی کورد بەرەو قۆناغێکی تازە دەچێت. دیارە من ناوچەکەش ئەوە دەکوڵێ لە گۆڕانکاریەکان کە هەن زلهێزەکان ئەم ناوچەیان کردوتە شوێنی تەراتێنی خۆیان شوێنی تەسخی حساباتی خۆیان بەڵام لەسەر کەوری خەڵکی مسلمان و میلەتانی مسلمان. بۆیە ئێمەی ئیسلامی دەبێت دەوروبەری خۆمان ژینگەکەی خۆمان ڕووداوەکان کە ڕوو دەدەن لە دەوران باش بیان خوێنینەوە بۆ ئەوەی کە بزانین پڕپێسی ئەم واقیعە ئەم هەلومەرجە ڕەفتارکەین. جا من دەزانم کە دیارە باسی ڕاپرسی و گشتپرسی و ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی و باس و خواسی گەرم و گوڕە من لێرەوە هەر ئەوەندە دەڵێم چونکە ئێمە کۆبوونەوەکەمان بۆ ئەوەیە کە کار و پرۆژە ئیسلامی چی لێ بکەین ئەوەندە دەڵێم کار گەلی کورد حەقی خۆیەتی وەکو هەموو گەلانی دنیا خاوەنی ئیرادە و ئیدارەی خۆی بێ بەو شێوە کە بۆ خۆی بەچاکی دەزانێت. ئەگەر قەناعەت دەکات بە هەرێمێک ئەگەر قەناعەت دەکات بە ئۆتۆنۆمی ئەگەر دەیەوێت دەوڵەتی سەربەخۆی هەبێ حەقی خۆیەتی سەداسەد وەکو چۆن عەرەب و تورک و فارس و ئەفغان و میلەتانی دیکە حەقی خۆیان بوو. خوا سوبحانەوە وتەعالا وەکو چۆن گەلی ئەفغانی خۆڵقاندووە لە ئەفغانستان پاکستانیەکان لە پاکستان عەرەبەکان لە عەرەبستان تورکەکان لە تورکستان کوردیشی خۆڵقاندووە لە کوردستان ئەگەر ئەو میلەتانە بۆیان هەبێ وڵاتی خۆیان نیشتیمانی خۆیان بەو شێوە ئیدارە بکەن کە پێیان چاکە ئەو حەقە بۆ کوردیش بە هەمان شێوە هەیە و هیچ کەس هیچ گەلێک لە هیچ گەلێک زیاتر بەشی بە هیچ حەقێکەوە نییە. بەڵام بەڕاستی پرسی سەربەخۆی کوردستان و ئیعلانی دەوڵەتی کوردی پێویستی بە پێشەکیەکان دەکات پێش هەموو شتێک تەبایی سیاسی. ئەمە نەهی حیزبێکە و نەهی دوو حیزبە نەهی ماڵێکە و نەهی دوو ماڵە هی هەموو ماڵەکانی هەرێمی کوردستانە هی هەموو تاکەکانی هەرێمی کوردستانە بە نێر و مێوە بەلایەنە سیاسیەکان و بە خەڵکی دیکەوە. بۆیە دەبێت بە هەموو لایەک ئەم کارە بکرێەوە ئەو مشورە بخورێ پێش هەموو شتێک دەبێت مە ئاشتەوایی خۆمان هەبێ. هیچ گەلێکی دنیا هەنگاوێکی گەورەی بۆ نەندراوە مەگەر لەسەر بناغی ئاشتەوایی و تەبایی و یەکڕیزی و یەکڕەنجی. و لێرە هەرەوەندە دەڵێن گەرنا ئەم مەسەلێ زۆری دەبێت ئێمە وەکو ئیسلامیەکانی کوردستان سەداسەد لەگەڵەوە داین کە ئەو حەقی کە خوا بۆ هەموو گەلانی بڕیارداوە ئێمەش چی دیکە لەو حەقە مەحروم مەزڵوم نەکرین بەڵام دەبێت خۆمان ئامادەیمان هەبێت زەمینە سازی بۆ بکەین لە ڕێی ئاشتەوایی خۆمان لە ڕێی کاراکردنەوەی دامەزراوە پەکخراوەکان لە ڕێی ئەوە کە بەجددی بیر بکەینەوە بە خاوەنی ئیرادەیەکی ڕاستەقینە بین کە ئەگەر بمانەوێت هەنگاوی گەورە بنێین دەبێت عەقڵ و دڵێکی گەورەمان هەبێت. من چەند شتێکی بنەڕەتی بە کورتی باز دەکەم دەربارەی ئەم کار و پرۆژەی کە ئێمە دەستمان داوت. یەکەم ئەم کار و پرۆژە ئیسلامی کە لەو سێلایەنە لە یەکەم ئەڵبەتە خەڵکی دیکەش هەیە و هەمویان جێ سوپاس و ڕێز و تەقدیرن بەڵام ئەوەی کە لەم سێلایەنەدا بەرجەستە بووە هەم ئەرکێکی شەرعیە ئەم شێوە کارکردنە بۆ ئیسلام و هەم ضرورەتێکی واقعیشە. مەبەستمەوەیە ئێستا هەندێک لە دامەزراوە نێودەوڵەتیەکان بە تایبەتی دامەزراوەی ڕاندی ئەمریکی کار دەکات لەسەر ئەوەی جێ لێشکا بەلایەنە ئیسلامی سیاسیەکان پەرە بدەن بە هەندێک خەڵکی دیکە بیان کەن بە جێگرەوە و ئەڵتەرناتیڤ بۆ لایەنە ئیسلامیەکان بۆ دەڵێن لایەنە ئیسلامیەکان دەستەمۆ ناکرێت بەڵام خەڵکی دیکە ڕەنگە بە ئاسانی دەستەمۆ بکرێ بکردرێ بفرۆشرێ وریابن. گۆڕینی واقع پێویستی بە کاری سیاسی دەکات پێویستی بە پرۆژەی سیاسی دەکات باشە بانگەواز باشە پەروەردەکردن باشە و دەبێت ڕێکخراوەکان و هەموو خەڵکیش بزانێت تەوژمی سەلەفی و تەوژمی سۆفی و هەموو کەس بزانێت ئەو فەزایە لایەنە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان ڕەخساندویانە کە ئێستا هەموو کەس لێی بەهرەمەندە دەتوانێت کاری تێدا بکات دەبێت هەموو کەس فەزڵ بۆ خاوەن فەزڵ بێڵدرێتەوە. ئامانج لە هەبوونی تەوژمی ئیسلامی بەڕێزان براو خوشکان ئەوەیە کە ئێمە هەوڵ دەین ئاینی خوا بەرپا بکەین. بۆیە من ئەو ئاەتەم کردە سەر دێڕ و ناو نیشانی قسەکان ئەن ئەقیموا الدین ولا تتفرقوا فيه ئاین بەرپا بکەن و تێیدا پەرتەوازە مەبن. ئاینیش کاتێک
بەرپا دەکرێت باشی لێ تێبگەین بۆیە من وەکو برایەکی دڵسۆزی هەموو لایەک پێشێ بە خۆم دەڵێم با چاو بە خۆمان دابژێڕینەوە بەڕاستی ئیجتیهاد و بیر و بۆچوونی زانایانمان وەکو کە لە پورکە هەیە چ لە بواری فقه لە بواری ئوسول لە بواری علمی کەلام لە بواری تەزکیە لە هەموو بوارەکان کافی نییە و بەشی ئێستای ئێمە ناکە وەڵامەکانی پرسیارەکانی ئێستامان دەبێت بە وەڵامی تازە وەڵام دەینەوە دەبێت ئێمە هەوڵ دەین خۆمان وەکو خەڵکی ئیسلامی و خەڵک و جەماوەرەکەمان باش لە قورئان و سونەت تێبگەین پێیدا قوڵ بینەوە و باشیش پێی و پابەند بین ئەنجا ئەو کاتە دەتوانین ئاین بەرپا بکەین چونکە ئاین لە قورئان و سونەتە قورئان فەرمایشتی خوایە سونەتیش چۆنیەتی جێبەجێکردن و تەطبیقکردنی ئەو فەرمایشتەی خوایە لەلایەنی پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم لەسەر ئەرضی واقع سنت شتێکی جیانیە لە قورئان قورئان هەنا و جەوهەری سنەتە سنت یعنی ڕێباز و طریقەی پێغەمبەر عليه الصلاة والسلام کەواتە دووشتی تێکەڵکێشن سنت نازانی چۆن قورئان جێبەجێکەی هەروەکو بەبێ قورئانیش نازانی خوا چی فەرموو خوا چی لە بەندەکانی ویستووە سێیەم دەنگ و سەنگ و ڕەنگ یەکخستنی ئیسلامیەکان مەرجی سەر و بەرگرتنی کار و پرۆژە ئیسلامیەکەیان خوا فەرموویەتی ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم ناکۆک مەبن ئەگەرنا بێهێز دەبن یاخود دەترسێن و بۆن و بەرامە و هێز و پێستان نامێنێ ئەمیش بەوە دەبێت کە ئێمە دووبارەی دەکەمەوە زۆر چاک بێنین ئەو قورئان و سونەتە بکەینە بناغەی کارمان ئیجتیهادی زانایان ئەزموونی زانایان ئەزموونی جموجۆڵە ئیسلامیەکان بیر و بۆچوونی زانایان هەمووی جێ ڕێز و حرمەتە بەڵام هیچی بۆ ئێمە دینێک نییە پابەندکەر بێ دینێکی ملزم و پابەندکەر بۆ ئێمە تەنیا وەحیە کاویش لە قورئاندا و پاشان لە سونەتی پێغەمبەردا عليه الصلاة والسلام بەرجەستەیە پێنجەم پێغەمبەری خاتەم صلاة و سلامی خوای لەسەر بێ و هەموو پێغەمبەران هاتوون بۆ چەسپاندنی دوو شت بەڕێزان ئەهلی علم و شارەزان من هەر مەتنەکەی بڵێم خۆتان شەڕ هاتون بۆ سەسپاندنی دوو شت لە سوورەتی ئەنبیاءدا خوا دەفەرمێ وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون لە پێش تۆدا هیچ پێغەمبەرێکمان نەناردووە مەگەر پێمان ڕاگەیاندووە کە جگە لە من پەرستراویشی دیکەنی تەنیا بەندایەتی بۆ من بکەن هەموو پێغەمبەران هاتوون عليهم الصلاة والسلام پاندنی تەوحید تەنیا بەندایەتی بۆ خواکردن تەماشای دەوروبەرتان بکەن لەسەر ئاسی دەوڵەتان لەسەر ئاسی لایەنە سیاسیەکان لەسەر ئاسی خەڵک یا ئارەزوو دەپەرستێ یا بت و سەنەم دەپەرستێ یا شەخص دەپەرستێ یا حیزب دەپەرستێ یا ڕژێمێک دەپەرستێ ئێمەی ئیسلامی ئێمەی شوێنکەوتوانی پێغەمبەری خاتەم عليه الصلاة والسلام و شوێنکەوتوانی ڕێبازی پێغەمبەران یەکەمین ئەرکمان ئەوەیە کە خەڵک جێڕنەوە بۆ تەوحید و تەنیا خواپەرستی بە چەمک و واتای فراوانی تەنیا خواپەرستی هەم دروشمەکان تەنیا بۆ خوا جێبەجێ بکرێن شعائر و هەم بەرنامەکان تەنیا لە خوا وەربگیرێن شرائع بە چەمکی فراوانی خواپەرستی خۆمان و دەوروبەرەکەمان هەوڵ دەین خواپەرستکەین چونکە پێغەمبەران بۆ ئەوە هاتوون یەک دوو و پێغەمبەران عليهم الصلاة والسلام لە ئاەتی ژمارە 25 سوورەتی حەدید خوا دەفەرمێ هەمووم پێغەمبەران هاتوون دادگەری بچەسپێنن لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معه الكتاب والميزان ليقوم الناس بالقسط پێغەمبەرانمان بە بەڵگەڕوون و ئاشرەکان و ناردوون کتێب و تەرازوشمان لەگەڵ ناردوونە خوار تاکو خەڵک بە دادگەری بەڕێوە بچن دادگەری لە ڕووی نەتەوەیی لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی کە ئەمڕۆ گرفتی گەورەی کۆمەلگا موسڵمانەکان بریتێ لە چەسپانی زوڵم و نەمانی عەدل ئەو ئەرکی ئێمەیە ئەو دادگەریە هەوڵ دەین بیچەسپێنینەوە و خەڵک تێبگەێنین کە ئەگەر دەتەوێت دینداربی دەبێت ئەهلی تەوحید و خوابەیە گربی و دەبێت پاڵپشتی دادگەری و عەدلیش بی دەبێت وەکو چۆن دژی شرک و کوفری دژی ستەم و بێدادی و چەوسانە و چیناتی و قڕی بڕیش بی ئەنجا خاڵێکی دی ئەوەیە کە ئەم واقعە دژوارەی ئێستای هەرێمی کوردستان بەڕێزان دەرهاویشتەی خراپ بەڕێوەبرانی ئەم هەرێمەیە لەلایەن دوو حیزبی ڕابردووەوە هەردوو حیزبی حکومڕانی ڕابردوو کە لە ڕابردوودا لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا ئەم وڵاتیان ئاوا بەڕێوەبردووە پڕ کراوە لە زوڵم لە ستەم لە بێدادی لە قۆرەخکاری لە گەندەڵی پێش لایەنی مادی لە ڕووی معنەویشەوە پڕ کراوە لە ئەگەر ئەو لایەنە ئیسلامیانە نەبوونایە
دەبێ ئەو خەڵکی ئێستا چی لێ هاتبایە ئەم میلەتە ناسنامەی خۆی لێوەندە بوو ڕێز و تەقدیرم هەیە بۆ خەڵکی دیکەش کە کەم و زۆر باس و خواسی خوا و پێغەمبەر و عەلەیهی سەڵات وەسەلام ئیسلام و قورئانی کردووە بەڵام ئەوە لایەنە ئیسلامیەکانن کە وایان کردووە ئەندازەیەک دینداری موسڵمانەتی ئیمان و عەقیدە پارێزگاری لێ بکرد لە وڵاتەدا کە ئەمە ئەوەی کە لە ڕابردوودا کراوە ئەو خراپ بەڕێوەبردنە ئەو سەقەت بەڕێوەبردنە ئەوە ئەرکی ئێمە ڕاستی کەینەوە و قبوڵ نەکرێت ئەم خەڵکە خەڵکی کەس نییە ئەم خەڵک و جەماوەرە هەمووی هەر کامێک لەو مرۆڤانە خوا بە ئازادە نەخوڵقاندنی کەس نابێ قبوڵ کا کۆیلەی کەس بێ کەس نابێ قبوڵ کا وابەستە بە کەس بێ و دابەستەی کەس بێ ئەو ئەرکی ئێمەی ئیسلامیە کە ئەو بانگی ئازادی و هۆشیاری جاریش کە بەگوێ خەڵکدا بدەینەوە لە کۆتاییدا دەڵێم هەر هەنگاوێک کە ئێمە دەبێ بینین ئەوەیە کە هەوڵ دەین پێمان چەسپاو بێت پێمان مەحکەم دابنین بەرچاوڕوو نەهەنگاو بنین و ئەم یەک ڕیزی و تەبایی و یەک ڕەنگی و یەکسەنجێ دەبێ بیرێکی استراتیژیانی لێ بکەینەوە خۆمان بپارێزین لە بیری تاکتیکی شتێکی جزئی شتێکی بچووک شتێکی درێژخایەن شتێکی قوڵ ڕیشەدار بیری لێ بکەینەوە ئەوە بە کەڵکی کار و پرۆژەی ئیسلامیەک دێ کە دەیەوێت مرۆڤەکان دەیەوێت ئەو خەڵکە تەنیا خواپەرست بێ و پێکەوە تەبا بن و ڕێک بن و لە بینی خواندا دادگەری چەسپێنن و خۆیان لە ستەم و بێعەدالەتی بپارێزن لەخوای پەروەردگار داواکارم کە ئەم دیدارەش هەنگاوێکی زۆر چاک بێ بۆ لە ئامانج و نزیکخستنەوەی ئێمە و هەموو لایەکیش بزانن کە ئێمەی ئیسلامی خۆمان بەهی خۆمان نازانین و ئاینەکەمان ئاینی خۆمان نییە ئاینی خوایە بۆ هەموو بەشەرە و بێگومان ئەگەر ئێمە خێرێکمان لەدەست بێ بۆ خەڵک و جەماوەری خۆمانمانەوە ئەوەش بە تاعەت و عیبادەت بۆ خوا دەزانین کە ئەگەر بتوانین سوودێ بە خەڵک و جەماوەری خۆمان بگەێنین کە پێمان وایە خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان و غەیری هەرێمی کوردستانی جێگە لە دەوری چرای قورئان و ئیسلام و چرای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کۆ ببنەوە کۆتایی بە نەهامەتی و کۆتایی بە گرت و کێشەکانیان دێت خوای پەروەردگار ئاور خێرمان لێ بداتەوە تەوفیقماندا کە بەو ئامانجە بگەین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين زۆر سپاس